وەکو نووسینگەی خەلیفان بەرنامەی بەخشین بە هاوکاری بەرنامەی بەخشین و بە هاوکاری خێرخوازان هەڵساوین بە ئەنجامدانی سونەتی قوربانی بە هاوکاری خێرخوازانەوە. لێرەوە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین، دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە ئەم ساڵیش هاوکارمان بوون وەکو ساڵانی ڕابردوو بۆ ئەنجامدانی ئەم سونەتە بۆ ئەوەی لە سنوورەکەمان فەقیر و هەژارەکان بەسەریان کەین و خزمەتیان کەین بەم پرۆژەیە. لێوەرسان لە سنوورەکەمان بە سەرژمێری خەلکی فەقیر و هەژار بۆی بتوانین خزمەتیان کەین. ئێستاوەشەوە لەگەر بران دامانجی کەناڵی ئاسمانی پێیام دەستخۆشیان لێ یەکەین خواپاداشتیان داتەوە کە لەم جێژنە قوربانە مادی بوونە لەگەر بران لۆی خزمەتی ئەم دەڤەرە بکەن. دەستخۆشیان لێکن خوا گەورە پاداشتیان داتەوە بە تایبەتیش دەستخۆشی لە خێرخوازانەکەین. خێرخوازان هەردەم بەردەوام بووینە لە پرۆژەکانیان لە خێرەکانیان خوای گەورە سەرکەوتویان کە خوای گەورە زیاتر و زیاتر یارمەتیان دەلۆی بتوانن لە پرۆژە خێرخوازیەکان بەردەوام بن ئینشاءالله.